ئەو کاتتان باش خۆشحاڵین ئەوڕۆکە لێرە ئامادەینە سوپاسی ئامادەبوونی بە ڕێزیشتان دەکەین. من نوێنەری کۆمپانیای کۆڕەک تەلیکۆمم. هەروەکو لای بەڕێستان ئاشکرایە کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم لە ساڵی 2000ەوە دامەزرایە، هەر لە شاری هەولێریش دامەزرایە. سەرەتای دەستپێکردنی کارەکانمان لە شاری هەولێر بووە. ئێمە تەبعاً شەبەکەمان هەیە لە هەموو شارەکانی عێراق، خزمەتگوزاریەکانمان هەموو شارەکانی عێراق هەموو کوردستانی گرتیتەوە. بەڵام لەبەرەوەی دامەزراندنمان لە هەولێر بووە، هەر خۆمان بە کۆمپانیایکی هەولێری دەزانین. کۆمپانیای کۆڕەک لە سەرەتای دامەزراندنیەوە هەتا ئەوڕۆژ لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بەشدار بووە لە زۆربەی لە پشتگیریکردنی زۆربەی هەرە زۆری کەرتە خزمەتگوزاریەکان و زۆربەی هەرە زۆری ئەو کەرتانێکە پشتگیری کۆمەلگا دەکاتن لە هەموو عێراق و بە تایبەتیش لە کوردستان. و هەولێریش پشتی شێری بەبەرکەتە هەموو دەم لە ئەو مەسلەی پشتگیریەکانمە تەمان لە بواری تەندروستی و لە بواری فێرکردن و لە بواری زانکۆ و یارمەتی مرۆیی و لە هەموو بوارەکان بووە. بواری وەرزشیش یەک لە بوارە گرنگەکانە. خەڵکەکی زۆر هەیە کە وەرزش دەکەن، خەڵکەکی زۆر هەیە کە پشتگیری یانە وەرزشیەکان دەکەن. یانی وەرزشی هەولێریش وەکو پێشەنجی یانە وەرزشیەکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان یەک لەو یانانە بووە کە ئاستێکی بەرزی هەبووە، بەداخەوە کە لە چەند ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایی و چەند ئەسبابەکی تکەش وای کرد کە ئاستی ئەو یانەیە دابەزیتن. ئەوڕۆ ئەمە لێرە ئامادەینە لەوەی پشتگیری خۆمان ڕابگەێنین لە بۆ یانەی هەولێر. هەروەکو تەمان لە ساڵانی ڕابردووش ئەو پشتگیریەمان هەر هەبووە، بەڵام پشتگیری ئەو جارەمان تایبەتە و جودایە. ئینشاءالله وا دەکەین کە بە هیمەتی بەڕێوەبەرایەتیانە و بە هیمەتی هەموو لایەک و بە پشتگیری کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم وا دەکەین کە یانەی هەولێر بکاتەوە ئاستی زارانی، یانەی هەولێر لە پێشەنگ بیتن هەروەکو کە هەردەم هەروە بووە. پێم خۆشە باسی ئەوەشتان لە بۆ بکەم کە کۆمپانیای کۆڕەک لە بۆ مەسلەی پشتگیری یانەکان بۆ مەسلەی پشتگیری و پشتگیریکردنی کەرتی خزمەتگوزاری هەردەم دەورێکی باڵای هەبووە. سەرۆکی کۆمپانیاشمان کاکسیروان هەم لەسەر مستەوای شخصی هەم وەکو کۆمپانیا ئەویش هەردەم لە پێش بووە و بە تایبەتیش لە بۆ شاری هەولێر. ئەوەشمان لەبیر نەچی کە لە سەرەتای دروستبوونی شەڕی داعش جەنابیان هەر بۆ خۆی لەسەر مستەوای شخصی بەرپرسیارەتی یەک لە گرنگترین میحوەرەکانی گرتبوو کە میحوەری گوێر و مەخمور بوو. کۆمەڵێک تەبعاً لە کارمەندانی کۆڕەکیش بەشدار بوون لەو مۆزوعە. ئیتر هیوای سەرکەوتن لە بۆ یانە دەخوازین، لە بۆ یانەی هەولێر دەخوازین. شتێکەش حەز دەکەم هەر ئەوە بە هەڵبقۆزمەوە باسی بکەم، ئەویش ئەوەیە کە کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم بە هاوکاری شەریکەکانمان بەنیازین کە دوو وەکو سەرەتا وەکو دەستپێک دوو یاریزانی بەناوبانک کە ڕۆبێرتۆ کارلۆس و ڕیڤالدۆنە بەنیازین بیانین لە بۆ شاری هەولێر. 22 مانگ دەگەنە هەولێر و 23 مانگ لێرە دەبن. بەرنامەکمان هەیە هەر کەسێک حەزی لێ بیان بینیتن 23 مانگ دەتوانی بیبینیتن، تر لە بەرنامەکەمان دەتوانن بەشدار بن. زۆر سوپاستان دەکەین، هیوای سەرکەوتنیش لە بۆ یانەی هەولێر دەخوازین ئینشاءڵڵا. لە کۆتاییش یەک نقطەی تکەش هەیە بۆ بورن لەبیرم کرد، ئەویش ئەوەیە بڕیار درایە کە سندوقێک وەکو سندوقی پشتگیری یانەی هەولێر دابدرێت لە فامیلی مۆڵ لە هەولێر. ئەو سندوقە لێوێ دادەنرێتن لە بۆ هەموو هەواداران و هەموو لایەنگرانی یانەی هەولێر ئەگەر بیانەوە پشتگیری یانەی هەولێر بکەن بە هەر مەبلەغێک بیتن لەناو ئەو سندوقی دابنێن. تەبعاً ئەو مەبلەغی کە کۆ دەبتەوە لە سبەیەوە لە بەیانیەوە ئەو سندوقە ئامادە دەبیتن لە فامیلی مۆڵ. هەر کەسێک هەر حەز بکاتن پشتگیری بکە بە هەر مەبلەغێک دەتوانی پشتگیری بکاتن، مەبلەغی کەم یا مەبلەغی زۆر. ئێمەش وەکو کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم لە کۆتایی کەمپینەکە کە لەوانەیە مانگێک بخایەنیتن ئەو مەبلەغی کە کۆ دەبتەوە چەند بوو ئەمەش بە هەمان مەبلەغ دەیخەینە سەری و پشتگیری دەکەین ئینشاءڵڵا. عیلاقەشی بە پارەی سپۆنسەریەکە نییە؟ بە جودایەوە. دەستان خۆش بیت. بەناوی خۆی گەورە سەرەتا بەخێرهاتنێکی گەرمی برایی بە ڕێزم کاک مازن دەکەمەوە بەخێرهاتنی سەرجەم میوانە بە ڕێزەکان دەکەم کاک جەلال نوێنەرانی کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم. سوپاسی ئامادەبوونتان دەکەین، سوپاسی ئەو برا بە ڕێزان دەکەین کامێرەمانانەکەەوە دەتوانم بڕێم زیاتر لە سەعاتەکە ڕامان گرتون داوای لێبوردنتان لێ دەکەین. بێگومان کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم چ بە بۆندکردن وێ لەگەڵ یانەی وەرشی هەولێر یاخود بێ بۆندکردن وێ لەگەڵ یانەی وەرشی هەولێر درێغی نەکردووە
یا هاندامی بە پارە بیتن یاخود بە لایانی معنەوی بیتن هەردەم پاڵپشتیانی وەرشی هەولێر بووە لە ساڵانی ڕابردوو ئێمە سوپاسیان دەکەین بێگومان ئێمە ئەو دەستە کارجێڕێ نوێیە ئەو ستافە نوێ ئەو ستافە گەنجە بە پژگیری کۆمپانیای کۆڕک و بە پژگیری برادرانمان لە کۆڕکەوە بەردەوام لە ڕێگەی برای بەڕێز بە کاپتن سەلاحەدین سیامەند و دکتۆر وەلیدی سەرۆکیانە و ئاڵاخان و سەرجەم برادران کۆنتاکتێک باشمان دروست کردی لەگەریان و سوپاسی ئەو هەموو دامە معنەویە دەکەین کە پێش ئەوەی بە پارە یارمەتیانی هەولێر بدەن خۆک و خۆتان ئاگادارن لە کاتی وەرگرتنی دەستەی کارجێری تازە ئێمە کات دەتوانم بڕێ پێش 3 مانگ لە بارودۆخەکی ئێزگار خراپدا بووین سوپاسی کۆڕک دەکەین کەوا لەو بارودۆخە خراپەدا بە بڕێک پارە هاوکاریانی هەولێری کرد توانیمان تا ڕادەیەک تیپەکەی کە لە بارودۆخێکی خراپدا بوو تیپەکە ڕابگرین و بیگەینەوە ئەو ئاستێک کە ئێستا تێیدا هەیە ئێمە ئەو بۆندێک کە کردیتمان لەگەڵ کۆمپانی کۆڕک تریکۆم بۆ ماوەی ساڵێکە بەڵام بەتاکید لە ساڵانی داهاتوو ئێمە بۆندی زیاتر دەکەین لەگە کۆڕک بۆ ساڵی بۆ 4 ساڵ و بۆ 5 ساڵ و بۆ 6 ساڵ زیاتر درێژی دەکەینەوە بەپێی ئەو گرێبەستی کە لە نێوانماندا هەیە ئێمە وەکو یانەی هەولێر یانەی خەڵکی بەستن هاتای بەدنێ بەو گەنجانەی بۆ کەسانی کە لە یانی هەولێر خزمەت دەکە ئێمە یانەی هەولێر یانەی هەم خەڵکی هەولێرە هەموو کۆمپانیایی کە لە هەولێر هەن بە تایبەتی کۆڕک تریکۆم ئێمە بە ساحیبی خۆمانی دەزانی یانی هەولێر بە ساحیبی خۆی دەزانی کۆڕک تریکۆم بە تاکید کۆڕک تریکۆمی ژانی هەولێر بە ساحیبی خۆی دەزانیتن لەبەر ئەوە بێگومان کۆنتاکتێکی مباشەرمان دەبێت و سوپاسیان دەکەین و ئەو بڕە پارەی کەوان دایان ئەمە سوپاسیان دەکەین لە کاتێکی زۆر گونجاو هاتیە ئینشاءالله دەتوانین لە داهاتوودا تیپەکە پێ بگەینە ڕێزکەی باشتر و یاریزانی باشتری پێبین و هەروەها دەتوانم بڵێم دەتوانین ڕاهێنەی ئەو ڕاهێنەرە باشی کە ئێستا هەمانە زیاتر بۆندی لەگەڵ نوێ بکەینەوە لەوە ساڵانی داهاتوو دووبارەمە زۆر سوپاسیان دەکەین و سوپاسی ئەو سندوقەش دەکەین کە ڕایان گەیاندیە بێگومان ئەو کارە باشانە هەلە کۆڕک و لە کۆمپانی کۆڕک دەوشێتەوە دووبارە زۆر سوپاسان دەکەم زۆر بەخێر بێن سەر چاوە فەرمووکە جواب دەمە حەز دەکەی یەکەم جار جوابی جەنابەت پرسیارەکەی جەنابەت ئەوەیە کە ئەمە وەکو کۆمپانیای کۆڕک تریکۆم هەموو دەمی جواب بۆ بڕیاریشمان وایە ئێستا کە وانەکەین یانەی هەولێر بە پاش بکەوی مەبەستمانە هەردەم یانەی هەولێر پێشەنگ بیتن لەسەر ئاستی هەموو عێراق لەسەر ئاستی کوردستانیش ئیتر ئەوەی لە دەستمان بێ ئەوەی کە پێمان بکرێت لە توانەمان دابیتن پژگیریان دەکەین سەبارەت بەو گرێبەستی ئێستاش گرێبەستەکە سپۆنسەرشیپە ئەمە سپۆنسەریان دەکەین گرێبەستەکە تەمان یارمەتیەکی بە پژگیریەکی داراییە کە پێشکەش بە یانەی هەولێر دەکرێتن لەوە یارمەتیان بداتن لەو قەیرانی کەسستانە تێدا دەربچن بەس ئەو ئەکید بەردەوامی دەبیتن لە ساڵانی داهاتوش ئەکید بەردەوامی دەبیتن هەر وەکو باسم کرد ئێمە وەکو کۆمپانیای کۆڕک خۆمان بە کۆمپانیاکی هەولێری دەزانین ئەمە لەو شارە دروست بووینە هەردەم پژگیریانی هەولێریش دەکەین الله کاک محەممەد ئەو پرسیاری جەنابەت بە دەرفەت دەزانم لە بۆ وەڵا ڕوونکردنەوەی چەند خاڵێک بە تایبەتی کە جەنابەت باسی داهات و ئەو داهاتت کرد کە لە نادی هەولێر هەیە بێگومان ئێمە تقریبان 11 مانگ دەبێتە 3 مانگ ئێمە دەست بەکار بووینە وەکو دەستی کاجێڕی یانەی وەرشی هەولێر دەمەوێت هەموو ڕاگەاندکاران ئەوەی بزان لەوە تێ ئێمە دەست بەکار بووینە وەکو ستافی نوێ یانەی وەرشی هەولێر تا ئێستا هیچ موسیەکی هیچی پێقەردار نینە لە کاتێکدا ئێستا ئێمە تیپی تۆ بالەمە لە ممتازی عراقە تیپی تۆ پێمە لە نایبی عراقە تیپی خولی کوردستان مارەوە شەباب و هەروە تازە پێگەیشتوان هەموو ئەو تیپانەمان ئێستا کە لە ناو منافەسەدانە ئێمە تا ئێستا کە لە خۆی بەزیادی بە پشتیوانی برادران و بە هەوڵ و هیمەتی هەموو دەستی کاژەر ئێمە تا ئێستا دیناری هیچ یاریزانی قەردانینە مانگانە ڕاتپەکانمان زۆر بە مەزبوطیدایە ڕاتبی ئەندامانی دەستێکی ئەو کارمەندانە بیکەلایانە ئیش دەکات چی یاریزانەکان بێتن بێگومان بوونی پاڵپشتی کۆڕک تریکۆم و هەروە ئەو ڕێخستنی کە لە داهاتی یانە هەیە چ لە تابلۆمۆڵ بیتن یاخود کە ئەوەی کە لە دوکانەکان هەیە یان ئەوەی کە لە تودەی هەیە بە ڕێخستنەوەی ئەوانە بێگومان لە داهاتوو دەیانەی وەرشێوە پێویست بە هیچ نابێ ئینشاءالله فەرمووە سکرتێریانە
بەڵێ سەبارەت بە گۆڕینی ڕاهێنەر دیارە ئێمە ئەو ستافەی کە تازە ئێستا مەسن دەست بەکار بوون لە یانەیە هەولێریان زۆر بەمان هەموو یاریزان و ڕاهێنەرین خۆمان حەزمان لە ئیستقراری تدریبە حەزمان لە ئیستقراری ڕاهێنەرە گۆڕینی ڕاهێنەر نەک لە یانی هەولێر لە هەر یانەیەشتر بیتن استقراری تدریبی نابیتن استقراری تدریبی نەبیتن بێگومان نەتایج نابیتن ئێمە لە خولی کوردستانیش زیاتر لە 2 شخصماندا کاپتنی یونسی کە دەویست دەست دەکار بچێشێتەوە ئاخر جار لەسەر تەڵەبی خۆی کە زۆر ئیسرار بوو لەسەوەی ئینجا قبوڵمان کرد ئێمە بە هیچ شێوێک لەگەر گۆڕینی ڕاهێنەری زۆر نینە لەبەر ئەوەی کاتێک کە تو ڕاهێنەر دەگۆڕی گۆڕانکاری ڕوودەدا لە تەکتیک ڕوودەداتن ئایا ئەو یاریزانانی کە دێن تا چەند ئیسیجامی دەوێت بە تایبەتی لە خولی عراقی ئێستا یانەی هەولێر لە بارودۆخێکی زۆر ناسکدایە هاتنی کاپتن نەزار مەحروز دەتوانم بڵێم لە ڕووی معنەویەوە لە ڕووی تەکتیکەوە لە ڕووی ئەنجامەوە یانی هەولێر تەکانێکی بەخۆ بەرەو پێشەوە چوە ئێمە وەکو ستافی یانی وەرشی هەولێر لە بەرنامەماندایە ئەو بۆندە درێژکەینەوە بە چەند ساڵی داهاتوو لەگەڵ گۆڕانکاریکردن لە شێوازی هێنانی یاریزان اینجا چی یاریزانی کورد بتن یاخو یاریزانی پیشەکەر بتن لەبەرەوەی ئێمە لە کاتی دەست بەکار بوونەوە تا ئێستا زیاتر لە دەتوانم بڵێم 5 دەفتەر 6 دەفتەر دۆلارمان ڕۆیشتە بەس تەنها لە ئەنجامی هێنانی یاریزان و پێدانی قەرزی کۆن ئەمە ئێمە ئینشاڵڵا لە داهاتوودا ئەم شتانە ڕاست دەکەینەوە دیسانیش دەڵێمەوە بەڕێخستنەوەی داهاتەکانمان بەو شێوازی کە کرایە لە کۆندانا بە شێوازە نوێەکەی ئێمە دەتوانین خۆمان بەڕێوە بین بە شێوازێکی باشتری شاڵ وردەکاری گەشتەکان ئەوەیە کە ڕۆژی 22 مانگ دەگەنە هەولێر ڕۆژی 23 مانگ بڕیار وایە کە چاویان بە خەڵک بکەویتن ئیتر ئەمەش لە کۆمپانیا کۆڕەک تەلیکۆم بەرنامەکمان هەیە ئێستا کۆدێکی دیاریکراو هەیە دەتوانی لە ڕێگای نامەناردن لە بۆ ئەو کۆدا کۆدەکەش سیە کۆدی سیدوسی یانی هەر کەسە گەگەر بیان بینیتن بێ ریڤالدۆ و ڕۆبێرتۆ کارلۆس ببینی نامە دنێری لە بۆ کۆدی سیدوسی لە ڕێگای ئەو کۆدەوە بەشداری دەبی لەو پرۆگرامە ئیتر چەند زیاتر بەشداری بکەمە دە چانسە زیاتر دەبیلەوەی بتوانانی بیان بینی تەسەوەریش دەکەم هەر لێرە ببیتن ینی دیدارەکە لێرە بیتن لە یاریگای فرانسۆ حەریری لە هەولێر دەستان خۆش بی سوپاس.